بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان سڵاوم کاتتان باش. خۆم بە خوشحاڵە زانم کە لە یەکێکی تر لە بەرنامەکانمانەوە دینە خزمەتەوەی خۆشەویست. ئازیزان، وەک دەزانن ئێران و بەتایبەت کوردستان بە دوای هاتنە سەرکاری ئیبراهیمی ڕەئیسی کۆمەڵێک گوشاری زیاتر بۆ سەر ژیان و گوزەرانی خەڵک بەتایبەت خەڵکی کەم دەرامەد و تەبەقەی کرێکار و هەژار و زەحمەتکێشی کۆمەلگا دروست بووە. و لە لایەکی ترەوە ڕژیم بە شاخۆشانەکێشان و بە هەڕەشەکردن و بە کەڵکوەرگرتن لە ئەتانم بڵێم یەکێک لە دوایین ئامرازێکە بەدەستی ماوە بۆ بەکارهێنانی سەرکوت لە دژی خەڵکی کوردستان پەنای بردووە بەمانەوە لە ڕێگای ئۆرگانە نظامیەکانی واتە سوپای پاسداران و دام و دەستگای ئیتلاعاتیەکانیەوە بە بەردەوامی کێشە بۆ ژیان و گوزەرانی خەڵک و هەروەها دروستەکات و هەروەها هەوڵەدات کە لە ڕێگای ئەم ئۆرگانانە و کێشەی بەردەوام لە حازی سیاسیجە بۆ کۆمەڵگای کوردستان دروستکات. بۆ قسەباسی زیاتر و گەنگەشەکردنی فەزای سیاسی و ئەوزاعی سیاسی لە کوردستان و ناوچەکەیش داوامان لە هاوڕێ محەممەدی قادری یەکێک لە کادرەکانی حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە کردووە کە لەم بەرنامەدا لەگەڵمان بێت و وەڵام بە چەند پرسیارێکمان بداتەوە. هاوڕێ محەممەد سەرەتا زۆر بە خێرەتن تەگەم بۆ ئەوم بەرنامەیەوە ئەگەر سەرەتا خۆت قسەیەک دەست فەرمو و ئەگینا من بڕۆمە سەر پرسیارەکانم. منی زۆر سپاسانەکەم کە ئەم دەفەتتان ڕەخساندووە بەرهاو بەژاری بکەم لەم بەرنامەیە. زۆر سپاسی خۆت دەکەم مادوو نەبوونی لە هاوکارانیش دەکەم دەستیان خۆش بێ. ڕێز و سڵای شوێ بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. فەرموو لە خزمەتە. هاوڕێ محەممەد وەک لە پێشەکی بەرنامەگا باسم کرد پرسیاری یەکەم بەوە دەست پێەکەم کە ئێوە دەزانن دوای هاتنە سەرکاری ئیبراهیمی ڕەئیسی گوشارەکان بۆ سەر خەڵکی ئێران بەگشتی و بۆ سەر کوردستانیش بە تایبەتی زیادی کردووە. ئێستا لە خەتعی بەرقەوە بگرە هەتا قەتعی ئاو هەتا گرانی نرخ و هەتا دەستبردن بۆ سەرەتایی ترین شتەکانی ناو سفرەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە کوردستانەوە بەگشتیش لە ئێرانە و هەروەها بە ئەمنیەتی کردنی بەشێک لە ناوچەکان لە کوردستانە هەوڵەدەن کە بەیسلاح عەرزەندامێکی تازە بکەن و هەوڵەدەن کە حزوری خۆیان بەرچاوتر نیشان بدەن. بەگشتی ئەم کارانەی ڕژیم وتم هەتا هەر لە هەوڵدان بۆ چۆڵکردنی زیاتری سفرەی خەڵکەوە بگرە هەتا ئەم هەڕەشە گوڕەشانەیان و ئەم عەرزەندامانیان پێتوایە باس لە چی ئەکات؟ بەبڕۆیم پێشەوەی کە بچمە سەر ئەسلی پرسیارەکە باش وایە باسیەوە بکەن کە کۆماری ئیسلامی ئەو تاتۆتە سەرکار لە توولی ئەم چەندەیە کاتۆ سەرکار هەرژیمێکی هار و درەندە و سەرکوتگەر بووە و ئەوەی کە بۆی کراوە قەتڵ و جەنایەت و فشاری خۆی هێناوە. جا ئەوەی کە ئێستێ مشەخەسەن لەم دەورەیەدا ڕئیسیان هێناوە دیار بە هەمومان پێشەوەی کە ڕئیسی بێت بۆ دەمانزانی کە ڕئیسیەکێ لەو کەسانەیە کە دەیهێنن بۆ ئەوەی کە بە قەولی خۆیان حکوومەتی پێ یەکدەزوەکەن بۆ ئەوەی تەواوی ئەو بە قەولی خۆیان ئەو کلێنانی کە پیان وە بووە پێشتر وەکو نوختە زەعف بواری داوە خەڵکی هەژار خەڵکی کرێکار بەرحاڵ لە بوارانە ئیسفادە بکە اعتراض بکات ناڕەزایەتی دەربڕێکەوە بکۆوە بێت داوای مافی خۆی بکە ئەو کلێنانەش ببڕن. بۆیان کە ئەم کابرایان هێناوە ئەم کابرا کەسێکە کە بە ڕێزق بە قاتڵ ناسراوە لە ناوجامعی ئێرانە هێناویانە کە بە هاوکاری لەگەڵ دام و دەستگاکانی و کوسپای پاسداران و بەسیج و بەکرێ جیراوانی ناوخۆ لە هەر منتەقەیەک بە تایبەت لە کوردستان و لەژێر ڕەهنموودەکانی ئایەتوڵا خامنەییە سەرکوت سازماندراو بکات بە شێوەیەکی گشتی سەرکوت سازماندراو بکات و تەواوی ئەو ئێعترازات و ئەوانەی کە ڕوو ئەدات بە شێوەیەک بەری پێ بگرن یا بە هەرحاڵ کەمی وەکەن یا سەرکوتی بکەن. بە تایبەت دوای راپەرینەکانی ئەگەر ئێمە دەقەتکەن دوای راپەرینەکانی دەیمانگی 96 و ئابانی 98 ئەمانە لە هەر ئێعترازێک و لە هەر کۆبوونەوەیەک و لە هەر داخوازیە کە خەڵک کردوەتی ڕۆحیان تۆقیەوە ترسان و هەر ئێعترازێک لیان بۆ تەکابوس بە هەر بەر ئەساسی ئەوە دەزانن کە لە جامعی ئێرانە
ئاڵ و گۆڕێکی بنەڕەتی پێکاتووە تەوازنی قووە هاوسەنگی هێز بە نەفعی شۆڕش و خەڵق لە ئێرانە لە حاری گۆڕاندایە بەرئەساسی ئێمە بۆیە تەسمیمیان گرتووە کە حتا لە دەمی زۆر لە دۆستە نزیکانی خۆیان کە پێشتر وەک بربەستێک بوون لە مقابلی شۆڕشی خەڵقا ئیسلاح تەڵەبەکان توزانم لیبراڵەکان ئەوانی تر هەموو ئەوانش لە عەرسەی دەسەڵاتداری لابرن و خۆیان یەکدەست وەکەن بۆ سەرکوتوو بۆ بەرگریکردن لەوەی کە شۆڕشی خەڵق دوا بخەن ئەوان بۆ خۆیان بە بڕوای من ئەوان بەباشی دەرەک کردووە کە ئەم شۆڕشە کەماکان درێژە هەیە و خەڵق کەماکان ئەترازەکە چۆن ئەمان خۆتایسە نەیانتوانێت تۆ جوابی لە توولی هاتیانە نەیانتوانێت جوابی خەڵق بدەنەوە مەگەر ئەوەی خەڵق بە فشار پێی سەلمان دەبن تەنیا فقط سەرکوت و وەحشت بڵاوکردنەوە و سێدارە و گرتن و ئەشکەنجە و ئەوانە بووە جای سێم کابرایان هێناوە کە هەموو ئەمانە یەک دەستوەکات و هەموو ئەمانەیە دەستوەکە دیارە ئەمانە خۆ ئەم یەک دەستکردنەوەی کە بە قەولی خۆیان یەک دەست دەکەنەوە و خەڵق سەرکوت دەکەن و فشار دێن بە تایبەت مەسەلەن لە شوێنەی کۆ کوردستان بەشێکی زۆریان نزامی کردووە و سنوورەکانیان تەنیوە و پڕیان کردووە لە هێز و ئەمانە بۆ ئەوەیە کە بەری پێ بەر بە شۆڕش بگرن بەرحاڵ کەمی وەکەن بەڕاستی لە نابودی خۆیان تۆقاون ئەمانە بە بڕوای من نیشانەی زەعیف بوونە نیشانەی دەسەڵات نییە نیشانەی زەبوونیانە ترس لە زەبوونی خەڵقە بۆیە بە بڕوای من ئەم دەستیان داواتە ئەم کارانە لە پاڵەوە شەوتە ڕئیسی هاتووە گەر دقت کردبێ ڕئیسی هاتووە ڕۆژانە نزیکی بە 700 کەس خەڵق بە کۆرۆنا بڕێ لە وەختێکە هات پێشەوەی بێ بە ڕئیس جمهور دەکوتی من لە کۆرۆناوە دەست پێ یەکەم دەخۆ نەتوانێت شتێ بکە بەرەق قەدع بێ هەموو ڕۆژێ بێ ئاویە نرخی کەلوپەر هەموو ڕۆژە چێتە سەرەوە هەموو ئەمانە گیر و گرفتێکی تازن کە ڕوبەڕووی ئەم دەورانە بوونەوە کە ئەم جەنابەتەوە سەرکار ئەم کابرات سەرکار بۆیە بە بڕوای من ڕژیمی جمهوری ئیسلامی نەتەنیا ناتوانێت جواب بداتەوە بەڵکو ئەوەندەی بۆی بکرێت چون ئەوەندەی بۆی بکرێت سەرکوتی خۆی تونترەکە چون معمولاً لە تاریخە لە مێژووە وایە ئەو حکوومەتانەی کە مستەبد و سەرکوتگەرن وەختێک زەعیف دەبن پایەکانیان بۆژە بێ و لێژە بێ سەرکوتی زۆرترەکەن سەرکوتی زۆرترەکەن خەڵک زۆرتر تووشی ئازاد و ئازارەکەن و ئەم سەرکوت و ئەزیەت و ئازارشکەیکەن ناشی لە زەبوونیانە ناشی لە دەسەڵاتیان نیە لە زەعیفیانە بەڵێ وەک خۆتی ژاماژت پێدا ئەمە باس لە لاوە ئەم کارانەی کە ڕژیمەی کات باس لە لاوازبوونی ئەم ڕژیماکات ئێ باشە ئەوە چی تایبەتمەندیەکە کە وا دەکات ڕژیم زۆر بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژرا و کار لەسەر کێشە دروستکردن بۆ کۆمەڵانی خەڵک لە کوردستان بکات بە بڕوای من کۆمەلگای کوردستان جیاوازی هەیە لەگەڵ کۆمەلگای ئێران و تایبەتمەندی هەیەکی تایە کە ڕەنگە لە جامعی ئێران نەکەم بێ لە کۆمەلگارانە مەسەلەن ئەو تایبەتانەی کە بە نەزەری من ئێستا لە حاڵی حازرە ڕژیم بیان نیگەرە ئەوە هەمووان ئەوازانی کە کۆمەلگای کوردستان هەر لە ڕۆژی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە هەر لەوە دە 28 مردادی ئەو وەختەوە کە ئەم ڕژیمە هاتە سەرکار ئەم ڕژیمان بە ڕژیمی خۆ نەناسی و ڕێیان نەداوە کە دەسەڵات پێ بکە بەدەشی خۆیان زانی و بە ڕژیمێکی داگیرگەر و سەرکوتگەریان زانیوە بۆیە هەر دەرفەتێکیان بەدەستێناوە لە دژی ئەم حکوومەتە داگیرکەر و سەرکوتگەرە ڕاپەڕیون اعترازیان کرۆ بە هەر شێ بۆیان ممکن بووە ئەوەیکی لەو تایبەندیانەیە تایبەندێکی ترەوەیە کە جامعی کوردستان جامعەیەکی حیزبیە حزب ئۆپۆزیسیۆنەکانی کە ئێستا جمهوری ئیسلامی هەڕەشان لەکە لەو دوو سنوورەوە لە کوردستانی ئێران لە ڕۆژهەڵات خاوەنی دەست نفوذن هەرکان بە پێی وەزعیەتی خۆی جێگۆپێگەی هەیە خەڵقیش بە قسەیان دەکا ئەوان یەکە بڵێ خەڵق بە قسەیان دەکا خەڵق بە قسەیان دەکا چونکە نفوذەکە نفوذێکی کۆمەڵایەتی و توودەیی جەماوەریە ئەوەی لەو تایبەتانەیە کە ڕژیم بێتەوە قاوەلەیە ترسێ دەزانێت هەر ئاڵوگۆڕە پێک بێت پێش هەموو شوێنە کوردستانە بێتە منجەنیق لێیە تایبەتمەندی ترەوەیە کە جامعی کوردستان بەنسبەت باقی شوێنەکانی تر ئێران ئەوەندە مەسهەبی و هینین مەسهەبی نییە جامعەیەکی نیسبەتەن سکۆلارە هێزی چەپ و سۆسیالیست لەوێ نفوذی هەیە پایگای هەیە جێگۆپێگای هەیە هێزێکی وەک کۆمەڵا لەوێ جێگۆپایگای هەیە هێزێکی سۆسیالیست و چەپە
ئەمە ژێکی لەو شتانە لێ ڕژیم بەرحەڵێتەوە دەوێت بە هەر شکلێک کە بۆی ممکنە بێت بەر بە نفوزی چەپ لە کوردستانە بگرێت یەکێکی تر لەو بە نظری من لەو تێبەندانەوە کە خەڵکی کوردستان خاوەنی هێزی پێشمەرگەن دیارە ئیسە لەو دی سنوورەکانن بەڵام ئەم هێزانە ئەم هێزە ئامادەیە هەر وەختێک ئاڵوگۆڕە پێک بێت بە تاکید ئەمانە نییە دەور و نەخشی خۆیانە بێ چون ئەمانە ئەزمونیانێ ئەمانە مقاومەتیان کردەوە ئەمانە شەڕیان لەگەڵ هێزەکانی ڕژیم کردووە لەو بابەتەوە ئەزمون و تەجروبەیان زۆرە لە ناو شارەکانە شەڕیان لەگەڵ کردووە کولەن کۆماری ئیسلامی لە ئەوەڵی ڕۆژێەوە هەتا ئێسێ بەنسبەت جامعی کوردستان هیچ وەختێک بێخەیاڵ نەبووە هەمیشە شەڕی بووە لەگەڵی و هەمیشە بە هەر شکڵێ بۆی منکوە سەرکوتی کردوون جا بە بڕوای من ئەمەیە ئەو تایبەتمەندیانەی کە ڕژیم فشار دێنێ مەسەلەن جاری وایە سەلەفیە نێرێ خەڵق عەزیەت بکەن بۆ ئەوەی دووبەرەکی وەرێ ئەوە تازەگی ئەگال لێ خۆ لە نەقەدا بڕێ داتولوتی تورکیان نرد گۆپاڵ بەدەستی خۆیان خەڵکیان کوشت و خەڵکیان ئەزگەت بۆەوەی دووبەرەکی بینی کورد و تورک ئساس بکە تازەگی لە مەهابات و لە ورمێ چون قبری ئەو ناوداران و هونەرمەندانی کوردیان تێکداوە نووسراوە کوردەکانیان سڕیوەتەوە گۆڕی گیانبەختگوانی شۆڕشی ڕزگاری خوازی کوردستانیان تێکداوە هەموو ئەمانە ئەکەن بۆ ئەوەی کە بە هەر شکلی ممکن ئاژاوە لە کوردستانە دروست بکەن هەچەند خەڵقی کوردستان بە بڕای من لەوە وریاتر و ئامادەترە کە داوی بکەوێتە ئەو داوانە ئەو فریوانە بخوا بەڵام ڕژیم بە بەرنامەوە هەمیشە هەوڵی داوە کە جامعی کوردستان نائەمن بکە جامعی کوردستان سەرکوت بکە خەڵکی کوردستان لە هەڕەشەی لێ بکە کشتوبڕی لێ بکە ئەوەیە بە بڕای من تایبەتمەندی کوردستان بەڵێ سەرەڕای هەموو ئەم فشارانەش کە جنابت باست کرد خەڵک لە هەموو شارەکانی کوردستان بەردەوام بێدەنگ نەبوون و لە هەر بۆنەیە کەڵکیان وەرگرتووە بۆ دەربڕینی قین و نەفرەت و ناڕەزایەتی خۆیان لەم ڕژیمە تەئسیرات و دەور و نەقشی ئەم ناڕەزایەتیانە لەسەر پاشەکشەکردن بە ڕژیمی کۆماری ئیسلامی چۆنە بیننەوە من عەرزم کردی لە دوای پرسیارێکی پێشوە کۆماری ئیسلامی وەختێک هاتۆتە سەرکار لە کوردستان خەڵک بە خەڵکی کوردستان خەڵکی شۆڕژگێڕی کوردستان ئەم ڕژیمیان بەداجی کەرزانی و بە سەرکوت گەرزانیوە بۆیە هەر لە ڕۆژی ئەوەڵەوە و عەرزم کردی لە هەر دەرفەتێک ویست کەڵکیان وەرگرتووە لە دژی بێستن ئەگەر هیچیشیان بۆ نەکرابێ بە جۆرێک نیشانیان داوە نەفرەت و بێزاری و قینی خۆیان دژ بەم ڕژیمە نیشان داوە کە تێی گەێنن تۆ دوژمنی ئێمەی تۆ دۆستی ئێمەنی تۆ دەوڵەتی ئێمەنی جا ئەم ئێعتراز و دەربڕینی نەفرەت و قینە هەر وەختێک لە کوردستانە ڕێکخراو بوو بێت بە شکڵێکی ڕێکخراو بوو بێت و لەوە پێشکاری بۆ کرابێ پاشەکشەی بە ڕژیم کردووە سەری پێشۆر کردوون حدیقەت بەریە پیلانەکانی گرتووە دیارە هەم کۆمەلگای ئێران هەم خەڵکی کوردستان لەم بابەتە و تەجروبیان هەیە تەجروبیان زۆرە مەسەلەن بۆ نمونە ئەگەرێمە لە سەراسەری ئێرانە تماشا بکەین ئەو جوڵانە وەکرێکاریەکان هەر وەختەگەمانە بەخواستی مشخص و بە یەکگرتووی هاتمنە مەیدان وەکو کرێکەرانی هەفتە باکە یا کرێکەرانی جنوب کە ئیسەش بەشێکیان لەهینان و زۆر شوێن تریا مەسەلەن کەشاوەرزانی ئیسفەهان معلمین بازنش هەستەگان هەموو ئەمانە کۆڕ و کۆمەڵهایەکن کە متحدانە هاتوون لە دژی جمهوری ئیسلامی ڕاپەڕێون دە داوای مافی خۆیان کردووە لە هەر شوێنەکە متحد بوون و خواستەکانیان مشخص بوون پێداگر بوون پاشەکشیان پێکردووە لە کوردستانی ژێمە لەو نمونانەمان زۆرە چون کوردستان هەر لە ئەوڵەوە مەڵبەندێکی شۆڕژگەری بوو لە واقع سەنگەری شۆڕژگێران بووە سێ نمونێ بەدەستمانەیە ئەگەر بکەن سێدانە مانگرتنمان هەیە کە ئێمە ئەگەر وەکو نمونە لێ بکەن کە ئەم سێ مانگرتنە دیارە هەر کامێکیان لەسەر مەسئلەیەکی تایبەت کراوە و کۆمەڵە و بەرحال حیزبەکانی تر داوان لە خەڵک کردووەوە ڕێیان خستووە ئەممانگرتنە ئەممانگرتانە چۆن یەکگرتوو بووە و سازماندراوە بۆ ئەمووی بووە وەک واستەکانی مشخەزەوە پاشەکشەی بەرژیم کردووە یا ئەگەر نەشی هێشتبێت نەشی هێشتێ پیلانەکانی ڕژیم پیلانە چەپەڵەکانی ڕژیم بەرحال جێبەجێ بێ بەری پێگرتووە دوای خستووە سەری لە بەرحەڵ لە ڕژیم فێواندووە بۆیە ئەو دەرسەمان پێدا بە بڕوای من ئەو تەئسیرەی هەیە بە هەر دەرەجەیەک ئێمە لە کوردستانە لە ئێرانیشە بە شکڵێکی ڕێکخرا و سازماندرا و پسین بە گشت جمهوری ئیسلامیە بەو دەرەجە ئەتوانی پاشەکشەی پێ بکەین بەو دەرەجە ئەتوانین ویست و متالباتێک کە هەمانە لێ وەربگری
لەگەڵ ئەو سوورەتەیە ڕژیم دەست ئاواڵەیە بەتایبەت لە کوردستانە بۆ هەموو هێرشێک و سەرکوت و ئەجەت و ئازارێک. هەوڕە ڕژیم لەم ڕۆژانەدا و لە زمان یەکێک لە فەرماندەکانی سپاوە کە بە فەرماندەی هێزە زەوینەکەیان ڕژیم دەناسێت هەڕەشە لە حیزبەکانی کوردستانی ئێران دەکات ئەو حیزب ئۆپۆزیسیۆنانەی کە ئێستا لە کوردستانی عێراقن و یەکێکیشیان کە ئێمەین وەکو کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران کە لە هەرێمی کوردستانیش دەجن بەڕای ئێوە ئەمە تەنها هەڕەشە لەم حیزبانەیە لەم جەریاناتەی ئۆپۆزیسیۆنی کوردستانی ئێرانە یان هەڕەشەیە لە گیان و ژیانی خەڵکی هەرێمی کوردستان و گرنگتر لەوەیشە بە ڕسمیەت نەناسینی دەسەڵاتێکە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە دیارە هەندێک چاودێری سیاسی باس لەواکەن کە دەڵێن ئێران پێ وایە دوای هەڕەشەکانی تورکیا و دوای نەبوونی هەڵوێست لەلایەن کاربدەستانی هەرێمی کوردستانەوە ئێرانیش ئەو قوتەی بەخۆی داوە کە باس لە چتی وا بکات و هەوڵ بدات کردەوەی وا بکات پێتان وایە کە بەڕاستی ئەمە تەنیا و مەبەستەیە یان هەموو ئەم مەبەستانەی لە پشتەکە من باسم کرد وەکو تۆش باسکرد بە بڕای من هەموو ئەو مەسایل لە پشتە ئەوەڵام پێش هەموو شتێکەوە بڵێن کە شەڕی جمهوری ئیسلامی لەگەڵ کوردستان شەڕێکە بەتولی هاتە سەرکاری یعنی ئەمڕۆ و تازەی نییە ئەم هەڕەشە و گوڕەشانەش بۆ خەڵکی کوردستان و بەتایبەت بۆ خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات تازە نین و بۆ خەڵکی کوردستانی باشووری تازە نین ڕژیم هەمیشە هەڕەشەی کردووە ئەوەی کە پێی کرابێ نییە کردوێتی تازە خۆ هەر بەڕەشەشەوە نەوێستاوە بۆ خۆ دەزانی مەقەراتی تۆباران کردووە ڕۆژانە ئەو گوندە سەرسوونیانە تۆبارانە کازرە لە خەڵقەدا خەڵقە کوژێک خەڵقە زێر دەکا عرض بە خزمەتت هەمیشە ئەم کارانەی کردووە ئەم حکوومەتی جمهوری ئیسلامی هەر وەختێک فەرماندەیەکیان هاتوێتە سەر ئەو سنوورانە سەردانی هێزەکانیان کردبێ حتمەن هەڕەشەیەکیان کردووە حتمەن کارێکی هەر وەختە دەوڵەت گۆڕابێ دەوڵەت گۆڕابێ پێی سیاسی دی دەوڵەت مەجموعەیەک هەرەشە و گوڕەشە و بەرنامەیان بۆ خەڵکی کوردستانە لە نەزەرا بووە کردویان ئەمانە بۆیە بەنسبەت ئۆپۆزیسیۆنی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستانی ئێران کە لەم دیوی سنوورن لە کوردستانی باشوورن بە بڕوای من ئەمە تازە نییە و بۆ خەڵکی باشووریش تازە نییە مشکلەکە ئەوەیە کە ڕژێمی جمهوری ئیسلامی بەتەمایە بەم شێوە فشار بێنێ یا امتیازیان لێ وەربگرێ یا تەنانەت شایەتی بەرنامێکی بەدەستەوە بێن هەر حاڵدا ئەوە بەسەگی بەوەیە کە ئێمەمانان کە لەم دیون چەند ئامادەجیمان هەیە جوابی ئەوانە بدەنەوە چ لە ناوە چ لە دەرەوە ئەوە لایەنێکی مەسئلەکە لایەنێکی تریشی ئەوەیە کە ئەم حکوومەتە ئەم جمهوری ئیسلامی بە قەولی تۆ وەختێک بینێ تورکیە بە ئیشتیای خۆی تا 200 کیلۆمتری ناوخاکی کوردستان عێراق لە پێنجوێن خەڵق بۆمبارانەکە لە ماوەت ئەیکا لەولایکە کاربەدەستانی جمهوری ئیسلامی کاربەسانی ببەخشە هەرێمی کوردستان هیچ ئەکسۆن ئەمریکی بۆ شەوایان نییە دیدارە بە بڕوای من ئەمانە و کارەکەن ئەمانی ژەو کارەکەن چون ئەمانە پێش تورکیە ژەو کارەیان کردووە خۆمانە قەت ڕژیمی هەرێمی کوردستانیان وەکو حکوومەت بە ڕسمیەت نەناسیوە لە بیرمانە خۆ هەمومان لە بیرمانە 2007 ڕفراندۆ بکەن لە پێش هەموو کەسێکەوە ئێران مخالفەتی کرد دەوڵەتی عێراقەت کوردستان بەشێک لە خۆیەتی هێرشی کردە سەر بە تانگی ئەمریکا هێرشی کردە سەر تورکیە پێش هەموو کەسێکە نەوتەکەی ئەبا و بەتاوان هاوکار بوو لەگەڵ ئێران و لەگەڵ سووریەش منزور وای ئەم ڕژیمانە هیچ وەختێک دیانی بەخێریان بە جوڵانەوەی خەڵکی کوردستانە بەعام و بەتایبەت کە ئێستا دەوڵەتێکە بە ناوی دەوڵەتی هەرێمی کوردستان لە کوردستانە دیانی بەخێران پێێنەوە و هیچ وەخت بە ڕسمیەتیان نەناسیوە بۆیە ئەمە چەند لە ڕووی لە ئۆپۆزیسیۆنی ئێرانیە ئەم هەڕەشانە زیاتر ڕووی لە خودی حکوومەتی هەرێمی کوردستانە بە ڕسمیەت نەناسینیان بێعتبارکردنیان پێیان نیشان بدەن کە ئەوان لە ئەو منتەقەی کە ناوی هەرێمی کوردستانە دەسەڵاتیان هەیە ئۆتۆریتیان هەر کارە پێیان خۆشوەیکەن کردووشیانە بەداخەوت تا ئێستێ خۆ ئەوان هەچیان پێخۆش بێ کردووانە لەو منتەقانە بەدەیان دانا بنکەی ئیتلاعاتیان هەیە لە وڵاتانە چ تورکیەش و چ ئێرانیش و چوزانم تا ئێستا سووریا وەزیر ئاوەلازە لاوازە جنا ئەو وەختی خۆشی ئەویش بووی بەتابەت ئێستا دوو دەوڵەتە و کاران کردووە بۆیە بە بڕوای من هەر وەکو تۆ باست کرد جمهوری ئیسلامی جیاواز دەوەی کە بۆکو عەرزم کردی هەمیشە شەڕی بۆ لەگەڵ کوردستان و هەمیشە هێرشی کردووە مشارەشاکات و احتمالی هەیە بە عەمەلیشی دەربێن وەکو بە عەمەلیشی دەرهێناوە
دقیقاً هەمیشە نوشی حملەی زۆرتری لەسەر مەوجودەتی هەرێمی کوردستانە لە کوردستانی عێراق. هاوڕێ محەممەد لە چ ڕێگایەکەوە دیارە ئەوە بەڕۆنی تەنانەت خەڵک لە کوردستانی عێراق لە هەرێمی کوردستان بە درێژایی ئەم ساڵانە کە جریاناتی ئۆپۆزیسیۆنی بەشەکانی تری کوردستانیان وڵاتانی تری وڵاتانی دەوروبەر لەوێ بوون بە بەردەوامی خەڵکێک بوون کە هەم ئەوان و هەم جریاناتی ئۆپۆزیسیۆنیش بڕێکی بەرچاویان خۆیانیان بە هاوچارە نووسی ئەوان زانیوە یارمەتی دەری یەک بوون لە کاتە سەخت و ناخۆشەکانە بەدەم یەکەوە بوونەوەمانە. ئێستا دیارە ئەو ئاشناییە یان ئەو زانیاریە لە ناو خەڵکی هەرێمی کوردستانە هەیە کە مەبەستەکانی ڕژیم لەم کارانە چییە، بەڵام پرسیاری من ئەوەیە کە لە چ ڕێگایەکەوە دەکرێت لە بەرامبەر ئەم هەڕەشە و گوڕاشانەدا بەرامبەرکێ بکرێت و پێتان وایە تایبەت بەم مەسەلە ئەرکی هەڵسوڕاوانی ئێمە لە ناوە چییە؟ بەڵێ بەبربانەوەی کە ئەگەڕێتەوە بۆ سەر وەزیفەی خەڵکی هەردوو بەشەکە دیارەوەکو تۆ باست کرد ئەم خەڵقەی ئەم دوو بەشە لە باشوور و لە ڕۆژهڵات بە تەنانەت لە باکۆریش ئەمانە تێکەڵاویان هەیە تێکەڵاوی ساڵیانی دراسایە ئەمانە لەگەڵ یەک تێکەڵاون ئەمانە بە هەرحاڵ بە خەمیەکەوە بوون ئەمانە هەمویان یەک داوایان هەیە هەمویان یەک شۆڕشیان هەیە شۆڕشی ڕزگاری بەخشی کورد بەگشتی جا لە هەر پارچەیەک بە شێوەیەکی کرد بۆیە بە بڕای من ڕژیمی جمهوری ئیسلامی یا تورکیا ڕژیم بەتایە بەرژیم جمهوری ئیسلامی کە فشار دێنێ لە پێش هەموو شتێکەوە بێئتبارکردنی ئەو شۆڕشەیە لە ناوبردنی ئەو شۆڕشەیە بە هاوکاری لەگەڵ ئەوانی تر بەڵام ڕژیم هەڕەشەیە کات مەسەلەن ئەوەکەین خەڵکی مەسەلەن دەوروبەری مەقڕاتی حیزبە سیاسیەکان دەوروبەرەکان چۆڵکەن خۆ بە بڕای من ئەوە ئەم هەڕەشانەی حکوومەتی جمهوری ئیسلامی داپۆشانی ئەو ئەترازات و ناڕەزاتیە کە لە ناوای پێش هەموو شتێک لە واقع ئەوە هەڕەشەی ئەساسیە لەسەر ئەوان نەک ئەوەی کە ئۆپۆزیسیۆن دێن لێ مەسەلەن کارێکە هەچەند بە بڕوای من ئۆپۆزیسیۆنی کوردستان صاحب نفوذن خاوەن نفوذن وەرحکومت لیان دەترسێ بەڵام لە حاڵی حاضرە ئێستا ئەو هەڕەشە نین کە جمهوری ئیسلامی باسی ئەکات لەبارەی نظامی خەڵک کوردستان عێراقی پێترسێنێ و هەڕەشان لێکات بەڵام دقیقاً ئەوان هەدەفێکی ئەساسیانە هەدەفش ئەوەی لە ناوبردن و بێخاسیەتکردن و بێعتبارکردنی جوڵانەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستانە بەتبەعام لەو ناوچەیە ئەمە تەنیا و تەنیا فقط بە هاوکاری مشتەرەک بەری پێگیرە مەڕەشانە چ لەم دیش و چ لەو دیویش ئەوەندەی کە بێ ئەمە ئاگەڕێتەوە بە بڕای من هەڵسوڕاوانی ئێمە لە ناوەوە لەم رابطەیە هەرچی قورسیان لەسەرشانە ئەویش ئەوەیە جیاواز دەکات لەوەی کە کاری ڕوتینی ڕۆژانەیان چییە پێش هەموو شتێک دەبێت پیلانەکانی هەدەف فەڕەشەکانی ڕژیم پیلانە پیسەکانی هەر حرەکەتێک هەر جەنایەتێک کە دەیکا جوان بە باشی بیناسن بزانن لە قاوی دەن خەڵقی لێ تێبگەێنن لە دنیادا لە قاوی دەن ڕێکخراوی ئەو ڕێکخراوە خوازانەی نێودەوڵەتی مافی مرۆڤ و چوزان مەعفی بینەمەل و هەموو ئەمانە تێبگەێنن دوای ئەوەش کە ئەم کارەیان کرد تەجروبەمان هەیە ئێمە خەڵکی کوردستان دەزانێت بە شێوەیەک معاملە بکات لەگەڵ حکوومەتی ئیسلام تەجروبەی هەیە خۆیان ڕێک بخەن بە ڕێکخراوەیی و یەکگرتووانە بچن بەگەشت هەر پیلانێکیە بە بڕوای من تەسیراتی ئەمەیە بۆ یەکێ لە وەزایفی ئەو ڕفیقانی ئێمە ئەمەیە کە هەم خەڵق ئاگاوەکەن لەو شەرایەتەیە کۆڕوکۆمەڵی مەدەنی پێک بێن ڕێکخراوی مەدەنی پێک بێن لاو ڕێکخراوانەیە فعال بن چون بە بڕوای من ئێمە بۆ هەر ئاڵ و گۆڕێک لە جامعی کوردستان احتیاجمان بە هێزە ئەم هێزە تەنیا و تەنیا فقط بەوەیە کە ئێمە فعال بین تەواوی ئەو کەسانەی کە بە شکلێک دوژمنایەتیان هەیە لەگەڵ جمهوری ئیسلامی اعتراضیان هەیە معتەرەزن بەسەر کورتگەری جمهوری ئیسلامی ڕێک بخەین بشینە ناویان فعال بین و ئەمانە لەگەڵ بزوتنەوەی کرێکاری لەگەڵ جمهوری کرێکاری پەیوەند بدەین ڕێکیان بخەین بەو شکڵە ئێمە ئەتوانین بەربەمانە بگرین ئەوەشی کە بە خۆمان نەگەڕێتەوە لە سەرخی دەرەوە ئەوەندەی کە بۆمان ممکنە اعتراض بکەین لە سەرخی جەهانیە لەسەر سوودانم فەزای مەجازیە داوا لە خەڵکی کوردستانی عێراق بکەین کە هۆشیان پێمانەوە چون بۆ خۆ دەزانی ئێمە خەڵکی کوردستانی عێراق پەیوەندیەکەمان ئەوەندە نزیکە لەگەڵیان کە بە ئاسانی بەو هەڕەشانە نیە تێک ناچێت
بێگومان وایە ئەی ئەرکی ناوەندەکانی مافی مرۆڤ بەگشتی دیارە وتمان ئەمە لەوانەیە هەڕەشەیەک بێت لە یەکێک لە ئەو هەڕەشانەی کە بەردەوامی ئەم ڕژیمایی کات بەڵام خۆتەزانی سپای پاسداران کۆمەڵێک کەسی لەسەرەوەی دێرا کۆمەڵی ئینسانی ماجراجی و کۆمەڵی ئینسان کە ڕاهاتون بە قەتڵ و کوشتار و تێرۆر و حەسبی مخالفینی خۆیان وە سەرکوتی خەڵکی ئێران لە هەموو بارەکانەوە کە خۆتا ماژت پێدا لە کۆرۆناوە بیگرە هەتا لەشکەرکێشی هەتا تێرۆر لە دەرەوەی وڵات هەتا تێرۆر لە شارەکانی بێسلاح هەرێمی کوردستان کە هەر لەم ماوا چەند کردەوەیان بەڕێوە بردووەمانە ئەرکی ناوەندەکانی مافی مرۆڤ بەگشتی و حکوومەتی هەرێمی کوردستان و کاربەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستان بە لە بەرچاوگرتن ئەوەی کە خەڵکی هەموو بەشەکانی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان ڕەبتیان هەیە بەیەکە و هاتوچویان هەیە بەیەکە و یەکتربینینیان هەیە بەیەکە و ئەمە هەر کام لەو بەشانە ئەگەر کەوتوێتە ژێر وشارێکە و لە تەجروبەکانی کۆبانی و عەفرین و شارەکانی ترە و لە هەڕەشە بۆ سەر خەڵکی کورد لە کوردستانی تورکیە و بیگرە هەموو ئەم پشتیوانیانە توانایی وێکاردانەوەی باشی بێت لەسەر بەسلاح بەرگرتن بە پلانە نێونەتەوەیەکان لە دژی خەڵک لە ئەم ناوچانە پێتان وایە ئەرکی ئەم ڕێکخراوەکانی مافی مرۆڤ حکوومەتی هەرێمە بەگشتی کاربەدەستانی حکوومەتی هەرێم لە ناوچەکە لە بەرامبەر ئەم قسانە چییە؟ وەڵام من پێشەوە جواب پرسیار بدەمە لە رابطە لەگەڵ پرسیارەکەی پێشووە نوکتەیەکەم لە برچ و بێم خۆشەوی جارێ پێ بکەم ئەوش لە رابطە لەگەڵ هەڵسوڕەوانی ناوەوە من ڕاستیەکەی داوام ئەوەیە کە لەو هاوڕێیانە ئێمە لە ناوەوەی کوردستان وەکو کۆمەڵە هێزی بیلقووە و غەیرەفعالمان زۆرە دەبێ ئەم هێزانە فعال بکرێنەوە ئەم هێزانە نزیک بکرێنەوە لە خۆمان و ئەم هێزانە بڕا بگیرێن بۆ ئەوەی کە هەر کاتێک ئاڵوگۆڕێک بێ لە کوردستانە پێش بێت لەسەر یان حساب بکرێ و بەهی خۆمانیان بزانی بە بڕای من ئەو نوکتەیەکی مهمە چون ئێمە ئێستا احتیاجمان بەهێزە لە رابطە لەگەڵ ئەم پرسیاری دووەمەشتا وەزیفەی ناوەندەکانی مافی مرۆڤ و ڕێکخراوە نێونەتەوەیەکان کە دفاع لە مافی مرۆڤ و لە ئاسایش و جوان بە سوڵح و لەواناکەن بە بڕمان پێشە شتێک ئەم هێزانە دەبێ بەو کارێک کە بخۆیان تافکر بە کار هەستن بۆ کارە هەستن بە هەر حاڵ بەر بە هەڕەشە و هێرش و سەرکوتی ئەم ڕژیمە سەرکوتگرانەی کە لە منتەقەی کەنە سەر خەڵکی سەر ئاسایشی خەڵق بەربگرن لەقای بدەن دفاعی لێ بکەن بڵای وەکەن داوا لە نەتەوە گرتوەکان داوەڵە خەڵکی ئازادی خوازی دنیا بکەن کە بەهانای ئەمانەوە بێن دفاعیان لێ بکەن کە بەداخەوە تا ئیستی ئەمانە زۆر نافعالن وەم کارانە زۆر بەکەمی ئەکەن مەگەر لە سەتێکی زۆر لە خوارەوە ئەو کارانە بکەن بۆیە ئیستادازە ئیستا بۆ ئاگاداری تاڵبانیشی پێزای بۆ تاڵبانی خۆ جمهوری ئیسلامی شەریفتر نییە و ناشەریفترە بۆیە بە بڕێمێکی لە وەزایفی ئەساسی ئەمانە ئەوەی کە هەم ئەو شتانە بەرەس بناسن و هەم بە کاری خۆیان هەستن و کاری خۆیان بە ئەنجام بگەێنن لە رابطە لەگەڵ حکوومەتی وەزایفی حکوومەت هەرێمیشە بەداخەوە خەڵقی هەردوو بەشەکە یا هەر سێ بەشەکە وەزیفەی خۆیان دەزانن دەزانن چی بکەن کە ئەگەر لە کوردستان ئێراندا خەڵکی کورد شتێک قەوما لەو بەشەی تر چۆن پشتیوانی لێ بکەن چۆن تەزاورات بکەن چۆن دفاعی لێ بکەن ئەگەر لە ڕۆژاوای کوردستان پێشان لە کۆبانی پێشات خەڵک چۆن دفاعیان کرد چۆن تەزاوراتیان کرد چۆن هەستان یا ئەگەر لە باکوور عەبدوڵڵا ئۆجەلان گیرا مەسەلەن فلان کرا چۆن خەڵک دفاعیان لێ کرد و هاتن بەڵام ئەوەی کە بەداخەوە خۆی لێ بە وەزیفە کردووە و خۆی لێ بێتەرەف کردووە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم حکوومەتە لە مقابلی ئەم هەموو هێرش و هەڕەشە و گوڕەشە و ئەوانەیە خۆتا ئێستێ هیچ من بەش بەحاڵی خۆم شتێکی وام لێ نەدیوەکە بە قەولی خۆر خەڵق لێ رازی بێ مەقبول بێ حەدیەقەل تازە ئەمانە ئەگەر لەبەر بەرژەوەندی شەخصی و توزانم سیاسی و حرمەت و کەرامەتی و پاراستنی ژیانی خۆشیان بێ دەبێ بە هەر حاڵ لە مقابل ئەمانە هەڵوێستیان بێ هەڵوێستیانی ئاشکرا ڕای بگێنن بە خەڵک کە خەڵک پشتیوانیان لێ بکە و خەڵک بزانن کە بە حکوومەتیانە ئەم حکوومەتە بۆ خەڵکی خۆی چاو لە خەڵق سوورەکاتەوە دەیگرێ زیندان یەکات عەزیەت یەکات ڕۆژنامەتگازن بەڵام بەداخەوە بۆ ئەوانەی کە
کە ئەوە بۆوانەی کە دوشمنی فشاری بۆیانن بە ڕسمیەتی ناناسن جوڵانەوەکەی زەربە لە جوڵانەوەکەی دەن خۆمانە هەمویان یەکە دەفیان هەیە تورکیە و ئێراق و هەمویان لە ناوبردنی جوڵانەوەی شۆڕەجێڕایی کوردستانە جا ئەگەر دەوڵەتی هەرێم کاربەدەستانی ئەم منتەقە دەرکی ئەوە نەکەن دەکەونە داوێن وەکو تایسێ کەوتون کە بداخەوتە حرکەتێ ناکەن ویلا بە بڕوای من لەو بابەتەوە خەڵق کەمتر مشکلەی هەیە خەڵق بۆ خۆی دەزانێت ڕێگا دەدۆزێتەوە دفاع لە مافی یەکتری بکات لە هەر بەشێک لە هەر ناوچەیەک چون بە بڕوای من مەسئلەی ملی مەسئلەی مافی چارە نووس لە هەر چوار پارچەی کوردستان لەناو کوردەکانە جێکەوتووە وەک شتێکی وەک شتێک وەک مافێک کە خەڵق حاضر بێ دفاعی لێ بکات بەڵام داخەوە لە دەوڵەتی هەرێمی کوردستان ئەو کارە ناکات بۆیە تا ئیسێش خەڵکی هەرێمی کوردستان ئەم حزبانەی کە بەتایبەت ئەو دوو حزبە سەرەکیی کە دەوڵەتیان پێگەناوە یەکیان بەلایەنگری ئەو لازانێ و یەکیان بەلایەنگری ئەو دراوسێ زانێ و ئەمە بڕوای من لەتمادات بە هەرحاڵ زەرباداد و ڕێ بە خۆشەکە کە جمهوری سامی بە ئیشتیا لە سلێمانی و لە هەولێر و لەولا بە ئیشتیا خۆی خەڵق بڕفێنێ خەڵق ترۆر بکە و کوتایسێ سەدان کەسیان ترۆر و کردۆ کوشتووە تازە لەولاوەتریش ئەو کارانە بکەن لە کەرکووک و لەولاتریش ئەو کارانە بکەن خەڵق بڕفێنن ئەوە تا تورکیە بە ئیشتیا خۆکو عەرزم کردی دێتە پێنجوێن دێتە ماوە دێتە پەناگوێی پارتی هەولێر لەوێ خەڵق بۆمبارانەکە لە ئەزمر بەتارە لە خەڵقەدا بێ ئەوەی عەکسول عەمەلێکی معقول خۆ من قسەمەوە نیە خۆ ئێمە قسەمان ئەوە نیە کە شەران پێفڕۆشن تون بەرخورد بکەن شەڕ بکەن بەڵام دەرحال دەبێت دفاع بکەن لەو دەوڵەتەی کە بۆ خۆیان ناویان ناوە دەوڵەت لەو هەرێمەی کە بۆ خۆیان پێیان وایە دەوڵەتی ئەو هەرێمن بەداخەوە ئەمە تایسێکەکەن بەڵێ هاوڕێ محەممەد زۆر سپاس من لە کۆتایە پرسیارێکم نەماوە ئەگەر بۆ خۆت لە جەمبەندی قسەکان تا پێت وایە نکتەیەکەیە کە دەبێ ئاماژەی پێ بکەی یا بەحس مۆزوعێکەیە دەبێ ئاماژەی پێ بکەی پێمان خۆشە گوێمان لێبێ وەڵام من ئەگەر وەخت بەیەک دوو نکتەم لە نەزەرەیە کە ئیشارەی پێ بکەم یەکێکیش یەکێکیان ئەوەیە کە کۆمەڵە لەسەر ئەساسە لەسەر جێگە و پێگەی خۆی لە کوردستانی عێراق و بەتایبەتی و لە کولە هەم لە ڕۆژهەڵات و هەم لە ناو بزوتنەوە شۆڕەجارایی کوردستان جێگە و پێگەی خۆی ناسیوە و دەزانێ و بە ئێحساسی مەسئولیەتەوە هەستاوە ئەو وەزیفانەی کە لە سەرشانێتی کات بەڕێوەیە بات بەرەساسی استراتیژیە کە هەیەی تاکتیکەکان و ولەوێتەکانی خۆی مەسئولانە دیاریەکات مەسەلەن بۆ نمونە ئەوەتەی کە کوردستانی عێراق هەرێمی تا دروست بووە و دەوڵەتی تا دروست بووە کۆمەڵە بێ ئەوە هیچ کەسە فشاری بۆ بێنێ زەختی لێ بکات حکمی لێ بکات بە ئێحساسی مەسئولیەتەوە بەنسبەت چارە نووسی خەڵکی شەریف و خەڵکی هەژاری کوردستانی عێراق کوردستانی عێراقی وەکو پشتە چاولیان نەکردووە هێزی پێشمەرگەی لە سنوورەکانی هەرێمی کوردستانەوە نەناردێتەوە بۆ ئەوەی کە بیان و با بدە جمهوری ئیسلامیەوە ئەمە بەرحاڵ نکتەیەکە بە بڕوای من جێگەی سەرنجە و کۆمەڵە تا ئێستێش بەوە پایبەندە نکتەیەکی تریش ئەوەیە ئەو پێشتریش باسم کرد ئەو هەر شەڕ و گوڕەشانەی کە لە خەڵکی دەکەن و بە خەڵکی کوردستانی عێراقیاندا ئەوکتوانم دەوروبەری مەقەراتی کۆمەڵە چۆڵکەن حیزبەکان چۆڵکەن کە هیچیان ئێمەین لەبەرەوە احتمالیشی هەیە توزانم کردەوەکیش بکەن بە بڕوای منەوەنە پرۆپوچن چون تێکەڵاوی ئەم خەڵقانە پەیوەندی ئەم خەڵقانە زۆر لە مێژترە پێکەوە جۆشی خواردۆ تێکەڵاو بووە من لە بیرمە بۆمبارانی سەدام حوسێن بۆمبارانی شیمیایی کردن لە بۆتێ و ئەوانە بە هەزاران خەڵکی کوردستانی عێراق هاتن نەخۆشەکانی ئەمەیان بردە ماڵی خۆیان بردە بیمارستان بەهانامانەوە بوو ئەوە بەرحاڵ مەسەلەیەکە ئەو ساڵە حکوومەت جمهوری ئیسلامی هات دەتەرێکێکی لەم حیزبانەوە و کۆی بۆ بردمان کرد بەدایان کەس خەڵکی کوردستانی عێراق بەشەکەەوە هاتن و مەقەرەکانی ئێمە لە پردی تانجەرۆ جێرانەوە نان هێش بێن منزورمە ئەو پەیوەندی ئەوەندە عەمیق و ئەوەندە جۆشی خواردەوە بەیەکەوە لەسەر ئەساسی یەک مەسەلە لەسەر ئەساسی شۆڕشێکی واقعی حەقێکی ڕەوا داوایکی ڕەوا بۆیە بە بڕای من ئەوە نکتێکە کە جمهوری ئیسلامی و هەموو ئەو دوشمنانەی کە دوشمنی ئەم جوڵانەوەن ئەوە بزانن کە ئەو پەیوەندیانە بە هەڕەشە و حتا
بردومانکردنی مەقڕێکی حیزبی یا مەقڕێکی کۆمەڵە لە ناو ناچێ و خەڵق زۆر لە وریاترەکە لە وەرشانە بترسێ. بەڵێ زۆر سپاس بێەوە هاوڕێ محەممەد قادری کادی لە مێژینەی کۆمەڵا و حیزبی کۆمونیستی ئێران کە لەم بەرنامەدا لەگەڵمان بوون. سپاسدانەکەین. بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵا هەڵسووڕاوان بەم شێوەیە هاتینە کۆتاییەکی تر لە بەرنامەکانمان کە چاوگێڕانێک بوو بەسەر هەلومەرجی سیاسی کوردستاندا بە بەشداری هاوڕێ محەممەدی قادری. سپاس بۆ بەشداریتان تا ئەم کاتە و سەرنجتان بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ڕادەکێشم. کاتێکی شاد.